وا بۆ زیاتر لە 13 ساڵ دەچێت تەنها کەڕەتێک ئەنجومەنی قەزا و ناحیەکان هەڵبژێدراون لە عێراق بە بڕوای خەڵک دەبێت هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی ناحیەکانەوە دەست پێ بکات پاشان بۆ قەزا و دواتر بۆ ئەنجومەنی پارێزگاکان بێت. یاسا ناسێکیش دەڵێت مانەوەی هەر دەسەڵاتێک لە وادەکەی زیاتر ئەوە پێشێلکردنی قانون و دەستورە. پێویستە 4 ساڵ جاری بەلایەکەمەوە هەڵبژاردن بکرێت چونکە ئەرکی سەرشانی ئەندامانی ئەنجومەنی شار و شارشەکان زۆر قورسە وەکو چاودێری هەموو ئەو سەرفیشیانە کە ئەکرێت لە دام و دەستگاکانی دەوڵەت بەڵام بەداخەوە تاکۆ ئێستا هیچ شتیان نەکردووە کە بەرچاو بێت ئێمە شانازیە و پێ بکرێت. خلافێکی دەستۆریە یعنی دەبای ئەوەش قانونێکیان هەبی یعنی تەنظیمیان بکە چۆن بابشین يعني وكو مجالس محافظات يعني مجالس برلمان فإستا أو مخالفة قانونية يعني أوان سيانزا صالحان ناو حكم سەرۆکی ئەنجومەنی قەزا خانەقینیش دەڵێت هۆکاری سیاسی لە پشت دواخستنی هەڵبژاردنەکانی قەزا و ناحیەکانە لە عێراق ئەمەش بە نایاسایی لە قەڵم دەدات. ئەوە 13 ساڵە گۆڕانکاری نەبووە هەرچەند ئێمە هەڵبژاردنێکی نوخبە بوو گشتی نەبوو بەڵام تا ئێستا ئەوە نەگۆڕێ ئەبواە گر 4 ساڵێک بگۆڕێ و ئەو ئەنجومەنە منیش هۆی ئەوەی بەڕاستی ئەوەی کە بە بۆچینی خۆم ئەگەڕێتەوە بۆ مەسلەی سیاسی بۆ مەسلەی هەڵبژاردننی ئەو حزبەکانە کە ئێسا بگرە لە ناو بەغا توانم بێژم لە هەزاران ئەنجومەنی تایە هەر گەڕێکی بۆ ئەنجومەنی تایە ئەوە بە پێی یاسا خروقاتە بەڕاستی عالم بە پێی دەستوری عێراقی 4 ساڵ جارێک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان بەڕێوە دەچێت بەڵام وا زیاتر لە 13 ساڵ تێپەر دەبێت هێشتا هیچ گۆڕانکاریەک لە دەسەڵاتی قەزا و ناحیەکان نەکراوە بە بۆچوونی شارەزان هۆکارەکەی بۆ ناکۆکیە سیاسیەکان دەگەڕێننەوە کە لە ناوەندا هەیە بۆیە تا ئێستا هەڵبژاردننی قەزا و ناحیەکان ئەنجام نەدراوە. بێستون سەلام کورسات نیوز خانەقین.